الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد وكم أهلكنا قبلهم من قرن هم أشد منهم بطشا فنقبوا في البلاد هل من محيص إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد ولقد خلقنا السماوات والأرض وما بينهما في 6 أيام وما مسنا من لغوب فاصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب ومن الليل فسبحه وأدبار السجود واستمع يوم ينادي المناد من مكان قريب يوم يسمعون الصيحة بالحق ذلك يوم الخروج إنا نحن نحيي ونميت وإلينا المصير يوم تشقق الأرض عنهم سراعا ذلك حشر علينا يسير نحن أعلم بما يقولون وما أنت عليهم بجبار فذكر بالقرآن من يخاف وعيد أعوذ بالله من الشيطان الرجيم تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا
مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن بطش ربك لشديد إنه هو يبدئ ويعيد وهو الغفور الودود ذو العرش المجيد فعال لما يريد. هل أتاك حديث الجنود فرعون وثمود بل الذين كفروا في تكذيب والله من ورائهم محيط بل هو قرآن مجيد في لوح محفوظ. السلام عليكم ورحمة الله وبركاته. سوپاس و ستایشی نەبڕاوە و بەردەوام بۆ پەروەردیگاری جیهانیان. سەڵات و سەلام وەکو بارانی ڕەحمەت بڕژێ بەسەر گەورە و سەرداری مرۆڤایەتی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم تاکو ڕۆژی دوایی. ئامادەبوانی بەڕێز میوانانی ئازیز لە گشتین و توێژەکان لە هەر کوێیەکەوە هاتوون ئامادەبوونتان بەرز دەرنخێنین و پێتان دەڵێن یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان. قورئانی پیرۆز کۆتا کتێبی خوای میهرەبانە کە لە ڕێگەی جبریلەوە عەلەیهی سەلام ناردوویەتی بۆ سەر دڵە پاک و بێگەردەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. لە ڕێگای ئەویشەوە چین بە دوای چین و نەوە دوای نەوە بەدەستی ئێمە گەیشتووە تاوەکو بەباشی بیخوێنینەوە و لێی تێبگەین و لەبەری بکەین و کاری پێ بکەین. بۆیە دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ئەمڕۆ پێنجشەممە ڕێککەوتی 5 ذوڵقعدەی ساڵی 1444 کۆچی بەرامبەر بە 4 جۆزەردانی ساڵی 2723 کوردی بەرامبەر بە 25 ئایاری ساڵی 2023 زاینی لە هۆڵی میدیا لە شاری هەولێر سێیەمین ئاهەنگی ساڵانەی نووری حیکمە ساز دەکات بۆ خەڵاتکردن و ڕێزلێنانی پۆلێکی نوێی قورئان لەبەران لە برایان و خوشکان. ورن عزيزان بافير بالقرآن ورن عزيزان بافير بالقرآن هولي بو بداين بديل وبجيان
هەوڵی بۆ بێداین بە دێڵ و بەجیان بە هەر پیتێکی دەخێر و ئیحسان بۆمان دانووسێ خودای میهرەبان قورئان دەرمانی هەموو دەردانە ساڕێژی زامی گشت زەمدارانە ساڕێژی زامی گشت زەمدارانە وەرن ئازیزان با فێر بین قورئان وەرن ئازیزان با فێر بین قورئان هەوڵی بۆ بێداین بە دێڵ و بەجیان هەوڵی بۆ بێداین بە دێڵ و بەجیان قورئان دەرمانی هەموو دەردانە ساڕێژی زامی ئەوانەی کەوا هەوڕێی وەرن ئازیزان با فێر بین قورئان وەرن ئازیزان با فێر بین قورئان هەوڵی بۆ بێداین بە دێڵ و بەجیان هەوڵی بۆ بێداین بە دێڵ و بەجیان ئەوانەی کاوا هاوڕێی قورئانن بێگومان دۆستی خوای میهرەبانن تەنها قورئانە ڕێت نیشانەدا لە ڕۆژی دوایی شتکات بۆ دەکات لە ڕۆژی دوایی شتکات بۆ دەکات وەرن ئازیزان با فێر بین قورئان وەرن ئازیزان با فێر بین قورئان هەوڵی بۆ بێداین بە دێڵ و بەجیان هەوڵی بۆ بێداین بە دێڵ و بەجیان بەڵێ خۆشەویستان و ئامادەبوانی بەڕێز
هەروەکو لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە ئەو قورئانە پیرۆزە ئەو پەیامە پیرۆزە لە قورئانی لە پێغەمبەری ئازیزمانەوە صلی الله عليه وسلم دەست بەدەست نەوە بەنەوە بۆ چەندین سەدە گوازرایەوە تاکو گەیشتە دەستی ئێمە. ئێستاش ئێمە ئەو پەیامە پیرۆزە دەگوازینەوە بۆ نەوەکانی داهاتوومان و بۆ هەموو جیهان پیشانی دەدەین و دەیسەلمێنین کە نوری نەبراوە و درەوشاوەی قورئانی پیرۆز لە سەرەتای پەیدابوونیەوە تا کۆتایی جیهان هەر بەردەوام بووە و هەر بەردەوام دەبێت. هەروەکو خوای گەورە بە خۆی بەڵێنی پاراستنی ئەو قورئانی داوە و دەفەرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافیظون. ئێستا داوا لە لیژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەران دەکەین کە بفەرمون بۆ سەر ستەیج. لە سەرەتا داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین کە سەرۆکی دەزگای نوری حیکمەیە و لە هەمان کاتدا سەرۆکی لیژنەکەیە بفەرمێ بۆ پێدانی بڕوانامە بە قورئان لەبەران. قورئان لەبەری لقی چەمچەماڵ کەمال ڕەئوف محەممەد دەرچووە بە پلەی نایاب. قورئان لەبەری نووسینگەی دەزگا فەرەیدون عەزیز ئەحمەد دەرچووە بە پلەی نایاب. قورئان لەبەری لقی کەرکووک هێمن ئازاد محەممەد دەرچووە پلەی نایاب. للصالحات وللمكارم والتقى هذا كتاب. قورئان لەبەری نووسینگەی دەزگا حوسێن یاسین مستەفا دەرچووە بە پلەی نایاب. طوبى لمن حفظ الكتاب بصدره فبدا وضيئا كالنجوم تألقا. قورئان لەبەری نووسینگەی دەزگا بەختیار عەبدولکەریم سەلیم دەرچووە بە پلەی نایاب. قورئان لەبەری لقی کەرکووک ئەحمەد سابر ئەحمەد دەرچووە بە پلەی زۆر باشە. قورئان لەبەری نووسینگەی دەزگا مەڕوان فەرحان عەبدوڵڵا دەرچووە بە پلەی زۆر باشە. قورئان لەبەری نووسینگەی دەزگا دلشاد ئۆمەر حەمید دەرچووە بە پلەی زۆر باشە. قورئان لەبەری نووسینگەی دەزگا دانیار نوعمان عەبدوڕەحمان دەرچووە بە پلەی زۆر باشە. قورئان لەبەری نووسینگەی دەزگا عامر عەزیز زوبێر دەرچووە بە پلەی نایاب. داوا لە بەڕێز دکتۆر یوسف گەرمیانی ئەندامی لێژنەی هەڵسەنگاندنی قورئان لەبەران دەکەین بفەرمێ بۆ پێدانی بڕوانامە بە قورئان لەبەران. قورئان لەبەری نووسینگەی دەزگا فاتیمە عەیدان عەبود دەرچووە بە پلەی نایاب. قورئان لەبەری نووسینگەی دەزگا طیبە فیڕاس خەلیل دەرچووە بە پلەی نایاب.
قورئان لەبەری نووسینگەی دەستگا هاوژین عەبدولجەبار ئیسماعیل دەرچووە بە پلەی نایاب. رتله في فكر الطريق لا شك أنك تستطيع. قورئان لەبەری لقی گەرمیان ئەسما عەزیز مەحموود دەرچووە بە پلەی نایاب. قورئان لەبەری لقی گەرمیان شەیما عەزیز مەحموود دەرچووە بە پلەی نایاب. سماء بل شفاء بل هداية لماذا أنت لم تدرك نعيم. قورئان لەبەری نووسینگەی دەستگا لەنجە شاکر مەجید دەرچووە بە پلەی نایاب. قورئان لەبەری نووسینگەی دەستگا ڕێزان عوثمان حوسێن دەرچووە بە پلەی نایاب. عتابي أمة القرآن قورئان لەبەری لقی کۆیە سارا جعفەر ڕەئوف دەرچووە بە پلەی زۆر باشە. سيشكون الرسول غدا أجر للقرآن ذنب سيشكون قورئان لەبەری نووسینگەی دەستگا سارا دەهام جعفەر دەرچووە بە پلەی زۆر باشە. نقول وما نجيب. داوا لە بەڕێز مامۆستا غەریب عەزیز ئەندامی لیژنەی هەڵسەنگاندنی قورئان لەبەران دەکەین بفەرمێ بۆ پێدانی بڕوانامە بە قورئان لەبەرە. زۆر بەخێر. قورئان لەبەری نووسینگەی دەستگا زەیتون ئەحمەد عەبدوڵڵا دەرچووە بە پلەی زۆر باشە. ونبث الفرحة بسخاء. قورئان لەبەری لقی چەمچەماڵ میهرەبان فەتاح کەریم دەرچووە بە پلەی زۆر باشە. جئنا نشرق في عالمنا ونعيد إلى قورئان لەبەری لقی چەمچەماڵ مەریەم ڕەمەضان حەمەشوکر دەرچووە بە پلەی زۆر باشە. في الأم بذلا في الأرجاء. قورئان لەبەری نووسینگەی دەستگا نەجیبە سابر مەولود دەرچووە بە پلەی زۆر باشە. وتبني رؤيتها عزما وثبات. قورئان لەبەری نووسینگەی دەستگا گەلاوێژ بەکر سابر دەرچووە بە پلەی زۆر باشە. وبكنا أيدينا وزرعنا الأمل الوضع. قورئان لەبەری لقی کۆیە ئەوین سەلاح حەسەن دەرچووە بە پلەی زۆر باشە. الفرحة بسخاء. قورئان لەبەری نووسینگەی دەستگا مەیسون بورهان نەجمەدین دەرچووە بە پلەی زۆر باشە. قورئان لەبەری نووسینگەی دەستگا قەدریە ئیبراهیم ڕەسوول دەرچووە بە پلەی زۆر باشە. بەڕێزان ئێستاش بینەری دوکۆمنتاریەک دەبین دەربارەی کورتەباسێکی دەستگای نووری حیکمە. پاش بینینی دوکۆمنتاریەکە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگا وتەیەکی دەبێت. فەرموون بابەیەکەوە بینەری دوکۆمنتاریەکە بین. نووری حیکمە دەستگایەکی پەروەردەی و ڕۆشنبیری قازانجنەویستە کاردەکا لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 18 2007 لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێک لەسەر دەستی ستافێکی شارەزە و بە ئەزمون لە ژێر ناوی سەنتەری حیکمە لە شاری هەولێر دامەزرا کە دواتر ناوەکەی گۆڕا بۆ دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. دەستگا خاوەن مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند و دەستەی دامەزرێنەرانی تایبەت بەخۆی هەیە. دیدی نووری حیکمە
بوون بە پێشەنگ و سەرچاوەیەکی کاریگەر لە بواری خزمەتکردن بە قورئانی پیرۆز و پەروەردە و ڕۆشنبیری گشتی و ئاشناکردنی کۆمەڵگە بە چەمک و بەها باڵاکانی ئاینی ئیسلام لە پێناو بەدەسێنانی ڕەزامەندی خوای گەورە پاشان خزمەتکردنی گەل و نیشتیمان. پەیامی نووری حیکمە خزمەتکردنی کۆمەڵگە لە ڕێگەی پێگەیاندنی تاک بە پەروەردەی قورئانی. نووری حیکمە جگە لە نووسینگەی دەستگا و لقەکانی چەندین بازنەی لە خوارلقەکان کردووەتەوە کە بە بەردەوامی خوڵ و چالاکی قورئانی پیرۆزی تەدا بەڕێوە دەچێت. دەستگای نووری حیکمە استراتیژیەتی وایە کە پێویستە موسڵمانان هەموو کات تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2019 ڕێکخراوی حیکمە لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نووری حیکمەوە. لەبەرەوەی توێژی مناڵ و نەوجەواناندا هاتووی هەر کۆمەڵگەیەکن. دەستگا گرنگی زۆری پێداون. ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خوڵ و سیمینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. هەروەها لە مانگی ڕەمەزان پرۆژەی چاکەکاری تایبەت بە قوتابیان لە ماڵەوە ئەنجام دەدرێت کە پێکهاتووە لە چەندین پەرستش و کار و چالاکیەکی پەروەردەیی. یەکێکی تر لە سەرەکی ترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەم مەبەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵ تەجوید و خوێندنی وانەی پەروەردەیی قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ ئەو قوتابیانەشی کە تا مەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی تایبەتی بەهرەدارانی کردووەتەوە کە لە ماوەی 3 ساڵیان کەمتر تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. دەستگا ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستە جیاوازەکان. ئەمە جگە لە هەڵسەنگاندن و بەخشینی بڕوانامە بەوانەی کە هەموو قورئانی پیرۆزیان لەبەرە لەلایەن لیژنەیەکی تایبەتی سەربەدەستەی قورئان لەبەران. دەستگا گرنگی دەدا بە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان کە لەلایەن دەستەی باڵای ڕاستاندنی قیراءاتی قورئانی پیرۆز سەرپەرشتی دەکرێت. سپاس بۆ خوددا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکان وەردەگرن. دەستگا گرنگی تایبەت دەدا بە بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی زیاتری ئەندام و مامۆستایانی. بۆیە لەم پێناوەدا ئەکادیمیای نووری حیکمەی ڕاگەیان کە کۆمەڵێک تەوەر و بابەتی جیاواز و هەمەلایەن لەخۆ دەگرێت. جگە لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێ بە برەودان بە بیری ئەلوەسەتیە و پتەوکردنی پەیوەندی لەگەڵ دەستگا و ڕێکخراوە هاوشێوەکان، هەروەها سازدانی خوڵ و سیمینار و پانێڵ و پێشانگای کتێب و خولی ئۆنلاین و چالاکی وەرزشی. ئەمە جگە لە نووسینی چەندین کتێب و بڵاوکراوە لە بوارە جیاجیاکان. ئەمەش لە پێناو پەرەپێدان و بەرەو پێشبردننی توانای ئەندام و مامۆستا و قوتابیانی دەستگا بە تایبەتی وە سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەم کار و چالاکیانش بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێت لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکانەوە. کاک دکتۆر زۆر بەخێر بێن. بەر لە دەستپێکردنی وتارەکەت حەز دەکەم پرسیارێکی لێ بکەم کە لەوانەیە پرسیاری زۆر بەمان بێ ئامادە بووان. ئێوە وەکو دەستگا چیتان ئامادە کردووە لە خەڵات و دیاری بۆ ئەو قورئان لەبەرە بەڕێزانە کە بە خۆت دەزانی قورئان لەبەرکردن هەوڵ و ماندووبوون و کۆششی زۆری دەوێت، شەو نخۆنی دەوێت. ئێوە چیتان بۆ ئەو بەڕێزان ئامادە کردووە کە شایستەی ماندووبوونی وان بێت؟ لە سەرەتادا السلام علیکم وەڕەحمەت الله. بەڕاستی فعلا شایانی هەموو شتێکن. هەرزارێ دەڵێن ئەگەر هەموو دنیای ئێمە بی بەڕاستی شایانی ئەوێ بدرێتە کەسێکەوە ئەو قورئانە لە سینجی خۆی دەپارێزێت. بەڵام ئیتر لە قەدەر توانە هەوڵماندایە بە فەزلی خوای گەورە پاشان بە هیمەتی خێرخوازان و بە تایبەتیش کۆمپانیای سەلوا توانیمان ئەلحەمدولیللا 22 لەوانە لەو 27 بەڕێزەی ئێستا لێرن 22 لەو بەڕێزانە لە ڕەمەزان چوونە عومرە و 5 ماون لەوانە 5 کەس ماون کە ڕەجامان وایە خوای گەورە بۆ ئەوانیش سەهل بکاتن. ئیتر لێرە لە غەیری ئێرە خوای گەورە سەهلی بکاتن لەوەی کە ئەوانیش بنێرین لە بۆ عومرە. یعنی ئەلێرانە کراوەیە کاک جۆر هەر کەسێک بێ بەشداری بکە. بەتەئکید کراوەیە. زۆر باش. 5 کەس ماون کە نەمان ناردن. کاک جۆر لەسەری جەنابتان من لێرەدا دەمەوێت برایەک و خوشێک لەو بەڕێزانە بجوێنم کە سەفەرەکەیان ئەنجام داوە بزانین هەستیان چۆن بووە
و هەستیان چۆن بۆ بەرامبەر ئەو خەڵاتەی دەستگای نووری حیکمە. پێشەشی لە مامۆستای خۆشەویستمان دەست پێ دەکەین. سەرەتا بەڕاستی زۆر دەستخۆشی لە دەستگای نووری حیکماکەم کە ئەو خولی عمرەی دابین کردبوومان. بەڕاستی و عمرەی زۆر تایبەت بوو من لە بۆ یەکەم عمرم بوو. و پار لە ئاهەنگی دووەمی قورئان لەبەران ئەلەوێ دانیشتە بووم لە ڕیزی نوێیەم کە قورئان لەبەرەکانم دی هەمویان الحەمدولله ڕۆشنە عمرە زۆر تەشجیع بووم لە مسابقەی سێیەم ساڵی سێیەم حاضر بووم إن شاء الله والحمدلله حاضر بووم والحمدلله ناجح بووم والحمدلله ڕۆشمە عمرە و عمرەکە بە هەمان شێوە زۆر جیاواز بووم لەوەیە گەڵ باوکم بووم باوکی عزیزم کە لەوێ دانیشتووە و بەڕاستی زۆر هۆکار بوو باوکو دایکم کە من بتوانم قورئان لەبەرکەم مناڵ بووم ئەوەندە بچووک بووم نامەتوانی لە جۆگا پەڕێمەوە باوکم منی ئەپەڕاند و ئەمی بردە مزگەوت دایکیشم لەوێ دانیشتووە دایە بە قوربانت بم و بەڕاستی خۆشترین شت لەم ئاهەنگە خۆشتر ئەوە چییە کە باوکم دیە بەلام لێمە پرسیێ لێ ئەحمەد ئەو ئاەتە لە چ سوورەیەکدا بەزاوە ئەو کەلیمەی لە چ سوورەیەکە کە وڵامی ئەدەمەوە لە هەموو شت خۆشترە لام لە دنیا و سێیەم شت هەست بوو ئەو عمرەیە بەڕاستی ئەو عمرەیە کە لەگەڵ ئەم برا بەڕێزانم لەبۆ ئینسان جارۆیە سیرێکی ئەڕوا بە سەفەرێ ئەلێ پیاوێکە گەڵ خۆت بەرە قسەی خۆش بێ تەسەوور کە سەفرەی عمراکیت هەگەڵ هەنێ کەس هەگەڵ هەنێ برا قسەکەیان قورئان ناو دەمیان دەرەچیان جابی ئەو سوحبەیە چۆن بێ بۆی عمرەوە دووبارە نابێتەوە و بەڕاستی و زۆر دەستخۆشی لە دەستگای نوور حیکماکەم کە ئەو شانسیان داناوە ئەو شوێنیان داناوە کە ئەم گەنجانانە قورئان لەبەرکەن بەڕاستی من کە لە 2013 دەستم پێ کرد لەوێ قورئان لەبەرکردن مامۆستاکان زۆر دەوریانە بوو ئەو منهەجە کە دانراوە زۆر دەوری هەیە تو قورئان لەبەرکەیت زۆر بەڕێز کاک دکتۆر بەختیار و مامۆستا محەممەد ڕەمەزان لەوێ دانیشتونە حالیان کە من قورئانم لەبەرکرد لە چواری عدادی گەنج بووم خۆتە زانی هەفتەیەک ڕۆی دوو هەفتە ناڕۆی کە ئەوان تەلیفۆنەکەن بۆ تەشجیع دەکەن بۆیە پەیامم بە هەر مامۆستایە کە مامۆستای قورئانە طلبەکە تەشجیعکە نازانی ئەو تەشجیعات چ شتێک دروستەکە ناو ئەو طلبەیە مستقبلا بإذن الله و بەڕاستی لە شۆنتر چێناڵی خۆت ئەتوانی قورئان لەبەرکەی سوورەی کەهف لەبەرەکەی ڕەحمان لەبەرەکەی واقیع لەبەرەکەیت بەڵام وەکو منهەجێکی دیتە دەستگایەکو دەستگای نووری حیکمە بەو ریزە ئەڕووی بەو مراجعەیە ڕووی ئەو مسابقاتەنە حازرەکەی بەڕاستی زۆر ئاسانە بێ بۆت و ئاخر شتم ئەوەیە يعني بەڕاستی حفظی قورئان ئیستیفایە زۆر گەورە لە رب العالمین تەسەوورکەن لە کوردستانی خۆمان هەموو ساڵێ نێزیک 6 ملیۆن عدد سوکانمان 6 ملیۆن 7 ملیۆنە لەو عدەدا نێزگی بە هەزاران ئەڕۆنە حەج بەڵام لە کوردستانی خۆمان هەموو ساڵ چەند نەفەر قورئان لەبەرەکە ئەوە تەماشاکەن لەسەر ستێجە بەس 27 نەفەر دانیشتووە بۆیە خوا لە قورئان کی باس هەنێ ئەنبیاءەکە خوا لێ وإنهم عندنا لمن المصطفين الأخيار خواكي باس توريثي أم كتابك بأمتي رسول الله صلى الله عليه وسلم دفرمي ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا بوي أوي ليريا أو بزانا خوا اصطفاتي كردوا بوي زوزو جرينجا أو اصطفاي خوايا وكو قومك نبيك خوال القرآن باس يانك أو اصطفايان رعايتي أنك الخوالي فما رعوا حق رعايتي والحمد لله لدزقاي نور حكمة بداية طلبهم والحمد لله دويبهم ما مصطفى والحمد لله استطلب كانم إن شاء الله وما ويتر أبناء ما مستوى طلبيكم لوي دانشتوا إن شاء الله لأهان كيتر إن شاء الله طلب كانم ليرة حاضر إن شاء الله زور سباس زور بخير به بخوش تشيش بدوينين أواني كسفري عمران كردوا بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله بيشتي سباس وستايجلو پروردگاری جهانيان کەمیوانداری بەندەی قبول فەرموو لە بۆ ماڵی خۆی کە ئەوە خەونی لە مێژینەی بەندە بوو زۆر سوپاسی دەستگای نووری حیکمە دەکەم کە ساڵانە پۆلێک لە قوتابیان بەڕێ دەکا لە بۆ ماڵی خوا خوای گەورە تەمەن بەرەکەتداریان بکە هەر لە سەرۆکی دەستگا هەتاوەکو پاسەوانی بەردەرگا و هەستەکەشم زۆر خۆشە بەڕاستی ئەو هەستە پێناسە ناکرێ وا هەست دەکەم تا ئێستا هەستی وا خۆشم هەست پێ نەکردووە و پەیامیشم لە بۆ ئەو کەسانێک کە خوای گەورە پارەی پێداون و دارایی و ماڵیان هەیە سەردانی ماڵی خوا بکەن و پەلەی لێ بکەن و ئەوەی نیشیتی دوعا بکە خوای گەورە دەرگای بە خێریان لێ دەکاتەوە و لە کۆتاییشدا دووبارە سوپاسی سەرۆکی دەستگا دەکەم و سوپاسی کۆمپانیای سەلوە دەکەم کە ئەرچیان کێشا ماندوو بوون لەگەڵمان خوای گەورە تەمەن بەرەکەتداریان بکە بیکاتە تای تەرازوی قیامەتیان والسلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا.
لە سەرەتادا بەناوی خۆم و برایانم لە ئەنجومەنی باڵای دەستگای نووری حیکمە زۆر بە خێرهاتنی میوانە بە ڕێزەکان دەکەین بە تایبەتی مامۆستایانی قەدرگران و بە تایبەتیش بەڕێوەبەر و هەروها سەرۆکی سەنتەر و بنکەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆز و هەروها ئامادەبوانی بەڕێز لە برایان و خوشکان یاخوا بەخێر بێن خوای گەورە پاداشت خێرتان بداتەوە. دیارە هاتنتان لە بۆ ئەو ئاهەنگەی کەوا ڕێز لێنانە لە کۆمەڵێک لە قورئان لەبەران تعبیر و دەربڕینی خۆشەویستیە لۆ قورئان و لۆ ئەهلی قورئان. یا ڕەبی خوایە مەلایکەتە بە ڕێزەکان دەوری مەجلیسەکەمان بدەن. یا ڕەبی خوایە لای خۆت بە ڕەحمەتی خۆت باسمان بکەی. بەڕێزان، قورئانی پیرۆز خاوەنەکەی کە ڕەب العالەمینە بە چەندین وەصفی کردیە. لەوانە لە سوورەتی الواقعە لە دوای ئەوەی کەوا قەسەم دەخوا ئینجا دەفەرمی إنه لقرآن كريم، بێگومان ئەو قورئانە کەریمە. زانایان لە تەفسیری ئەو ئاەتەدا لەوانە شيخ عبد الرحمن بن ناصر السعدي دەڵێ كريم واتە كثير الخير غزير العلم. خيري يكجار زورة، علمي يكجار زوري تيدا، دولمند بعلم. ابن أبي زمنين دەڵێ إنه لقرآن كريم على الله، قرآن كريم وبريز لاي الله تعالى. إمام قرطبي دفرمي إنه لقرآن كريم على المؤمنين وعلى أهل السماء. قرآن بيروز بريزة لاي إيمان داران وهروها لاي أهل آسمان لبرأوي كلامي پروردگاري أنا سبحانه وتعالى. إنه لقرآن كريم لبرأوي يحتوي على كريم الأخلاق. تخور وشتي برزة لخوي قرتيا. إنه لقرآن كريم لو يكرم حافظه أو كسيك على بريد كان ريزي ليدندري إتر بتسندين وصفي ديكاج لبون منا لكوتاي سورة الحاقة خوي جور سبحانه وتعالى وصفي دكابويك وإنه لحسرة على الكافرين. أو قرآن حسرة لبو كافر كان، حسرة لدنيا ولقيامة. حسرة لدنيا سون كانت وان هاو شوي قرآن بينن وكو خوي جور سبحانه وتعالى تحدادك أجر توانا ود صلاتان هي هموتان بيكوا كو ببنوا بخوتان وببرستراو بنا حق برستراو كانتان كو ببنوا هاو شوي أو كتابة أجرنا ده سورة لو كتاب هاو شوي أو كتابة أجرنا يك سورة أجر كرترين سورة يجبي وك سورة الكوثر نان توانيا وناش توانن نان توانيا وناش توان لو حسرة لبو كافر كان لبون منكسيك وكو ابن المقفع كوا معلومة فيلسوفيك وأديبي شي زور مشهور بوا كاتي كوا لسر خوي بيويز دكا كوا هاو شوي قرآن بنوسيتوا خەریکە دەنووسیتەوە و پاشان ڕۆژێک لە ڕۆژان لە ماڵ دەردەسی کاتێکەوە بەلای منداڵێکدا دەڕوا چەند ئاەتێک لە سوورەتی هود دەخینیتەوە بە تایبەتی ئەو ئاەتانێکەوە ڕەب العالەمین باز لە کۆتایی تۆفانەکەی نوح قەومی نوح دەکاتن عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ئاەتان دەخوێنیتەوە وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجودي وقيل بعدا للقوم الظالمين. لمن دري ابن المقفع راد واستيو دري أشهد أن هذا كلام لا يعارض. شاهدي الدم أو كلامك ناكرها وشويها بمعارض بي وما هو من قول البشر براستي أو قصي بشرنية لو دتيتا أوين نسيتي هموي دستريتوا وهاو شوي ويش يتلا حسر لدنيا دا حسرة لبو كافر كانت وان هاو شوي بينن ولا قيامتيش كاتكوا دبينن خواي جورة سبا داشتيشي مسلمانان وأهل قرآن داتوا دي سان دفتا حسرة لبويان كوا لدنيا دا إيمانيان بين هنابو وهروها لوصف قرآن دا هلا كوتاي سورة الحاقة خواي جورة فرمي وإنه لحق اليقين. أو قرآن بيقمان لحق اليقين. يقين معلومك أو علمك ثابتة، العلم الثابت الذي لا يزول ولا يتزلزل. أو علم ثابتك وزيجيرة قد نازل. أو علمك
کە هیچ شەک و گومانی تێدا نامینێ المثمری للعمل عملیشی بەدوادادێ. ئیتر یەقینیش سێ مەرتەبەی هەیە وەکو معلومی مامۆستایانی بەڕێزە علم اليەقینی هەیە کەوا اعتیمادەکەی لەسەر خەبەرە و لەسەر سەمعە. کەسێک پێت دەڵێ سێوێک لە بەڕکمە توش باوەڕی پێ دەکەی کەسێکی صادقە یەقینت هەیە کەوا لە بەرچیتی. پاشان لە دوای ئەودا عین اليەقین دێ کاتێکەوە بە چاوی خۆت ئەو سێوەیکەوە ئەو خەبەری پێدابووی دەری دەینی و بەدەستی خۆی پیشانت دەدا. پاشان دەبیتە حەق اليەقین کاتێک کە سێوەکەی لێ وەردەگری و ذەوقی دەکەی و دەی خۆی. قورآنی پیرۆز إنه لحق اليقين حق اليقين أعلى مراتب يقينا. والله دڵێک کەوا زندیبی هەستی بکە و بیچێژی والله تامی زۆر لە هەنجین شیرینترە. بەڵام ئەو کەسێکەوە هەستی پێ ناکە وەکو کەسێکە کە حاسەی ذەوقی نەمایە ئیتر هەنجینیشی بدەیە هەستی پێ ناکە. ئەگەرنا هەموو پیتێکی قورآنی پیرۆز والله لە هەنجین شیرینترە. و هەروها هەموو ئەو ئەحکام و ئەو ئەخبارانەی کە تێیدا حق اليەقینە هیچ شەک و گومان تێدا نییە. و هەروها قورآنی پیرۆز خوای گەورە وەسفی دەکە بۆی کەوە وإنه لكتاب عزيز كتابێکی عزيزة امتناعی تێدا بۆی کەوا ممتنعە وەکو لە دوای دەفەرمی لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه. لە هەموو لایەکە و ممتنع کەسێک بتوانی شتێکی بخزێنتە ناوی یان شتێکی لێ بکەم بکاتەوە إلا فضحه الله. خوای گەورە فەضحی دەکا ممتنعە خوای گەورە پاراستیتی سبحانه وتعالى. عزیزە بە مانای غالیبیش دێ لەبەرەوەی قورآنی پیرۆز هەموو کتێبەکانی پێش خۆی نەسخ کردەوە. و هەروها عزیزە قورآنی پیرۆز لەوەی عزیزترە ڕوو لە دڵێک بکا کە بە خۆی پشتی تێکردێ لە قورآن. عزیزە لەوەی عزیزترەکەوە لە دڵێک بمینێ کە خاوەنەکەی گرنگی پێنەدا. عزیزە کاتێکەوە سەردەمێک بەسەر خەڵکیدا دێ لە نزیکبوونەوەی ڕۆژەکانی باڕین دوایی کاتێکەوە هیچ کەسێک نامینێ گرنگی پێبدا وەکو لە حەدیث پێغەمبەر هاتی صلی الله عليه وسلم ڕۆژێک و شەوێک بەسەر قورآنی پیرۆزا دێ پەنا بەخوا لەو شەوەدا قورآنی پیرۆز لە سطور و لە سودور هیچی نامینێ هەمووی بەرز دەکاتەوە رب العالمین. یا ربی خوا نەگەینە ئەو ڕۆژە یا ربی خوا نەگەینە ئەو ڕۆژە. ئیتر عزیزە نامینێ ئەگەر بێت و کەسێک گرنگی پێنەدا. بەڵێ خۆشەویستان قورآنی پیرۆز بە چەندین وەصفی دیکە وەصف کرایە. لێیە بەڕاستی شانی ئەوەیە بەو پەڕی ئیمان و یەقینەوە ئیمانی پێبینین. کاتێکەوە خوێندراوە هەندێ فاستمعوا له وأنصتوا فاستمعوا نافري فاسمعوا فاستمعوا. معلوم جنابشتان الزيادة في المبنى تدل على الزيادة في المعنى. ساق جوي لي رابقرا ساق جوي لي رابقرا بيدنق با لعلكم ترحمون. چونکە مایەی ئەوەی کە گوێی لە ڕادەگری مای ئەوەیە بە ڕەحمەت بەسەرتدا دەباری. هەندێ ئەو قورئانە ليس منا من لم يتغنى بالقرآن كوا يقل لك دانا وكاني كزانيان أو فرمودي بيان صاص لك دانا بوي كوا استغناب كالا قرآن كسي قرآن بي بخشراه هو خير مما يجمعون وكخواي قول إذا فرميتن. ولقد آتيناك 7 من المثاني والقرآن العظيم لا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم. كسي قرآن بي بخشراه أصل وات تماشاي شتي دي كان كالا دنيا لبر أوي باشترين شتي بي بخشراه لوي بريزان. ئێمە بە فەزلی خوای گەورە لە خزمەتی قورئانی پیرۆز داین لە خزمەتی قورئانی پیرۆز داین بۆی کەوا بتوانین خۆمان و ئەوانەی کەوا کە دێنە لای ئێمە و لە خزمەتیاندا دەبین بە پەروەردەیەکی قورئانی هەڵێنجراو لە قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسانێک پەروەردە بکەین کە هەم لە بۆ خۆیان چاک و پاک بن هەم لە بۆ دەوروبەر و کۆمەڵگاشیان ببنە مای ئەوەی کەوا لە سایەیان بحەسێنەوە. ئیتر ئەوە پەیامی ئێمە لە دەستگای نوری حیکمە. ئەو قورئانە شانی ئەوەی کەوا ژیانت لە پێناوی تەرخان بکەی. ئەو قورئانە شانی ئەوەی کەوا هەوڵی لۆ بدەی لە ژیانی خۆت بەرجەستەی بکەی و لە ژیانی کۆمەڵگاشت چونکە بە یەقینەوە واللهی ئەو قورئانەیە کەوا دڵەکان پێی ئارام دەبن ئەلا بذكر الله تطمئن القلوب لە مقابلیشدا ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. ئیتر خوای گەورە پەنامان نامانێ بە خۆمان و بەو کۆمەڵگاش کە تێیدا دەژێن خوا نەخواستە لەو کەسانە ژیانمان تەنگ بی و
و یاخود بە کۆرێش حەشرمان بکرێ خوا پەناماندا دووبارە بەخێر بێن و هەروە بەخێر هاتنی کەناڵەکان ڕاگەیاندن دەکەم خوای گەور پاداشت خێری هەموو لایەک بداتەوە وبارك الله فيكم لخباي جورز دوا كان هر وكلير دا لخدمة القرآن كوي كردينوا يا ربي خوا أوها لبهشت لخدمة رسول الله صلى الله عليه وسلم كومام كيوا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. خۆشەویستان ئێستا بەیەکەوە بینەری دیکۆمەنتاریەکی تر دەبین دەربارەی چۆنیەتی بەڕێوەچوونی هەڵسەنگاندنی ساڵانەی قورئان لەبەران پاشان بەڕێز دکتۆر عەلی جەلال سەرۆکی دەستەی قورئان لەبەرانی نوری حیکمە وتەیەکی دەبێت فەرموون با بەیەکەوە بینەری بین. دەستەی قورئان لەبەرانی نوری حیکمە دەستەی قورئان لەبەرانی نوری حیکمە لە ساڵی 2019 دامەزراو ڕاستەوخۆ سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی نوری حیکمەیە. ئەرچی ئەم دەستەیە سەرپەرشتیکردنی قورئان لەبەرانە و کار دەکات بۆ پەرەپێدانی توانست و لێهاتووییان لە ڕێگای هەڵسەنگاندنی بەردەوام و کۆڕ و سیمینار و خولی تایبەت. لە ئێستادا نوری حیکمە نزیکەی 200 قورئان لەبەری هەیە. هەڵسەنگاندنی قورئان لەبەران بۆ ساڵی 2023 دەستەی قورئان لەبەرانی نوری حیکمە ساڵانە هەڵسەنگاندن بۆ قورئان لەبەرانی دەستگا ئەنجام دەدات و ئەم ساڵیش وەکو ساڵانی پێشوو چەندین قورئان لەبەر لە نووسینگەی دەستگا و لق و بازنەکان بەشداریان کرد و هەڵسەنگاندنیان بۆ کرا. الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. ئەم هەڵسەنگاندنە ساڵانەیە بۆ هەموو ئەو قورئان لەبەرانەی نوری حیکمەیە کە پێشتر بەشداریان نەکردووە یاخود نمرەی پێویستیان بەدەست نەهێناوە یاخود دەیانەوێ نمرەی پێشوویان باشتر بکەن و نمرەی زیاتر بەدەست بهێنن. هەڵسەنگاندنەکە لەلایەن لیژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەران ئەنجام دەدرێت کە پێک هاتووە لە بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی لیژنە و هەریەک لە دکتۆر یوسف گەرمیانی و مامۆستا غەریب عەزیز ئەندامانی لیژنە. لە هەڵسەنگاندنی ئەم ساڵ لە خولی یەکەمدا لە کۆی 46 قوتابی قورئان لەبەر 21 قوتابی و لە خولی دووەمیش لە کۆی 15 قوتابی قورئان لەبەر 6 قوتابی توانیان نمرەی پێویست کە 185 بوو بەدەست بێنن بۆ دەرچوون. هەڵسەنگاندنەکە بۆ هەر خولێک بە 2 ڕۆژ بەڕێوە چوو. تیایدا قوتابی قورئان لەبەر 6 پرسیاری ئاراستە دەکرا بە ڕێژەی 1 پرسیار بۆ هەر 5 جوزئێک. لە کۆی 100 نمرە 90 نمرە لەسەر لەبەرکردن و 10 نمرە لەسەر ڕەچاوکردنی یاساکانی تەجوید بوو. بديع السماوات والأرض أنى يكون له ولد ولم تكن له صاحبة وخلق كل شيء وهو بكل شيء عليم. لە کاتی هەڵسەنگاندنەکە هەر قوتابێک ئەگەر کەمتر لە 7 سرکە وەستا با و خۆی هەڵەی خۆی چاک کردبا نمرەی لێ نەدەشکا و ئەگەر لە نێوان 7 بۆ 15 سرکە وەستا با و خۆی چاچی کردباوە نیوەی نمرەی لێ دەشکا و لە دوای 15 سرکە لیژنە بۆی چاک دەکردەوە و 1 نمرەی لێ دەشکا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. سپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان دانەری ئەرز و ڕاگری ئاسمان. سپاس بۆ ئەو خودایی کە ئەم ساڵیش فەزلی لەگەڵ کردین و لە سێمین ئاهەنگی نوری حیکمە کۆی کردینەوە بە خزمەت پۆلێکی تر لە قورئان لەبەرانە تا ئاهەنگی سەرکەوتن و بەدەستهێنانی گەورەترین شەڕەف و بەرزترین پلەیان بۆ ساز بکەین. أيها الضيوف الكرام، نرحب بكم جميعا في حفل نور حكمة الثالثة لتكريم حفاظ القرآن الكريم. نشكركم على حضوركم وحسن استماعكم، ونسأل المولى عز وجل أن ينعم علينا وعليكم بركته ورحمته ومغفرته، وأن يرشدنا إلى سبيله وصراطه المستقيم، وأن يجمعنا وإياكم في جنانه إن شاء الله. Dear all guests and participants, we are pleased to welcome you all today for the third Nur al-Hikmah ceremony
for Huffaz al-Quran al-Kareem. We thank you for your attendance, and we ask Almighty Allah to grant us all His blessing and forgiveness, and to enlighten our path with His glorious and righteous holy divine book. Together is all in His eternal heaven. بەڕێز سەرۆکی دەستگای نووری حیکمە، مامۆستایان و میوانانی بەڕێز، ئامادەبوانی خۆشەویست، السلام علیکم و رحمة الله وبركاته. سەرەتا سوپاسی بەدەمەوە هاتن و ئامادەبوونتان دەکەین لەم ئاهەنگە پڕنور و بەرەکەتە. لەخوای گەورە و باڵا دەست داواکارین کە هەموو هەنگاوەکانتان بەخێر و پاداشی نەبراوە بۆ هەژمار بکات. ئەمڕۆ قورئان لە بەرانی نووری حیکمە زیاتر لە هەموو کاتێک دڵیان خۆشە، چونکە دوایی شەون و خونیەکی زۆر و دەورکردنەوە مڕاجعەی بەردەوام توانیان دوای چەندین ساڵ لەوتنەوەی ئاەتە پیرۆزەکانی قورئانی پیرۆز بە دڵ و زوبانیان ئەمڕۆ باڵاترین و چاکترین و پیرۆزترین بڕوانامە وەردەگرن کە بڕوانامەی لەبەرکردنی هەموو قورئانی پیرۆزە. ئەگەر لەو ڕۆژگارەماندا کەسانێک هەبن کە ڕێز لەو قورئانە ناگرن، کە ڕقی خۆیان بەرامبەر لاپەڕە پیرۆزەکانی ئەو قورئانە دەردەبڕن و دەیسووتێنن، ئێمە ئەمڕۆ بۆ هەموو جیهان ڕای دەگەێنین کە پۆلێکی تر لە قورئان لەبەران لاپەڕەکانی ئەو قورئانە پیرۆزە ئاوێتە بووە لە ناو دڵ و سینەیان و بە زوبانیان هەمیشە ئاەتەکان دەڵێنەوە و موژدەشیان پێدەدەین کە بشتیوان بەخوا لە ساڵی داهاتوو لە چوارەمین ئاهەنگی نووری حیکمە پۆلێکی تر لە قورئان لەبەرانیان پێشکەش دەکەین. لێرەوە بەڕێزان دەمەوێ سوپاسی بەڕێزانی لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئانی پیرۆز بکەم کە دڵسۆزانە و لێبڕاوانە ساڵانە هەموو کارێکی خۆیان وەلا دەنێن و لە خزمەت قورئان لەبەران دەبن لە بەیانی تاک و درەنگانی شەو. ئەوانیش بەڕێزان سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی لێژنە و هەروەها هەندوو ئەندامانی بەڕێز مامۆستا غەریب عەزیز و دکتۆر یوسف گەرمیانی کە کاک دکتۆر هەموو جارێک لە کەلارێەوە تەشریف دێنێت و ئەزیەت دەخوات. لەخوای گەورە داواکارین کە هەر هەنگاوێکیان بەخێر و چاکەوی نەبراوە بۆ هەژمار بکات. بۆ بەرچاوڕوونی بەڕێزان هەموو لایەکتان هەڵسەنگاندنی قورئان لەبەران بۆ ساڵی 2023 بە دوو خوڵ بەڕێوە دەچوو. هەروەکو لە ڤیدیۆی دیکۆمەنتاریش ئاماژەی پێکرا لە خولی یەکەم 17 قوتابی و لە خولی دووەم 9 قوتابی توانیان نمرەی دەرچوون بەدەست بێن و یەک قوتابیش کە دەرچووی هەڵسەنگاندنی ساڵی 2019 بوو بە نمرەیەکی باشتر توانی ئەنجامەکەی خۆی باشتر بکات. هەروەها دەمەوێت لەو ئاهەنگە و لەو دەرفەتە دەستخۆشەکی تایبەت لە هەموو قورئان لەبەرانی نووری حیکمە بکەم، ئەوانەی کە بەردەوام ئاەتەکانی پەروەردگاریان لەسەر زمان و دڵ و دەرونیان بووە و مڕاجعەی بەردەوامیان کردووەتەوە. لێرەوە پێیان ڕادەگەیەنین کە ئێوە هەڵگری نور و شەرەفێکن کە زیاتر لە 1444 ساڵە دەدرەوشێتەوە. لەنەوە لە دوایینەوە کەسانێک شەرەفی ئەو نورەیان هەڵگرتووە و لە دڵ و سینەیان پاراستویانە و ئینشاءالله لە ڕۆژی دواییش لەو کەسانە دەبن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إن لله أهلين من الناس قالوا ومن هم يا رسول الله قالوا أهل القرآن هم أهل الله وخاصته. خۆشەویستان، لێرەوە سوپاسی هەموو خێرخوازان و خوددا پێداوان و کومپانیەکانی عومرە دەکەم کە بەشدار بوونە لەو خێرە گەورەیە و ساڵانە تێچووی سەفەری عومرەکان لە ئەستۆ دەگرن. لەخوای گەورە داواکارین بەرەکەت بخاتە ژیان و ماڵ و منداڵ و سامانیان. و لە کۆتاییدا پیرۆزبایەکی گەرم ئاراستەی هەموو قورئان لەبەران دەکەم بە تایبەتی دەرچوان و دوعای ئیستیقامە و بەردەوامی زیاتریان بۆ دەکەم و پێیان ڕادەگەیەنین کە ئێوە شایستەی هەموو شتێکی چاک و باشن. ئێمە هەر خەڵاتێکتان پێشکەش بکەین هشتا سایەنی زیاترن. خوای گەورە بە تەنیا خۆی دەتوانێت پاداشتی چاکەی ئێوە بداتەوە. دووبارە هەموو لایەک بەخێر هاتن. والسلام علیکم ورحمة الله وبركاته. ئامادەبوانی ئازیز، ئێستاش بەیەکەوە گوێبیستی سرودێک دەبین لەلایەن مامۆستا عیماد سۆمانی. با بەڕێزیان بفەرموێت. ئەم قورئانە هۆی ژیانە تاجی ساری موسڵمانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی ساری موسڵمانە قورئان خاڵاتی خودایە
بۆ ئێمەڕێ گەورێ بازوو ئەمۆژگاری و ڕێنەمایە بۆ ئێمەڕێ گەورێ بازوو ئەمۆژگاری و ڕێنمایە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هوژیانە تاجی سەری موسڵمانە ئەسوودایی نێو دڵانە پێناسەی بێڕوادارانە شیفایە بۆ هەموو دەردێ ڕۆشنکارە وەی جیهانە شیفایە بۆ هەموو دەردێ ڕۆشنکارە وەی جیهانە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هوژیانە تاجی سەری موسڵمانە هەر کەسێ پای ڕەوی بێکە لە دوا ڕۆژە شەدومانە هەر کەسێ پای ڕەوی بێکە لە دوا ڕۆژە شەدومانە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە کاتێک نەفخەی دووەم لێ دەدرێت خەڵکی بانگ دەکرێن بۆ مەیدانی مەحشەر خەڵکان لە گۆڕەکانیان هەڵدەستنەوە و بە دوای ئەو دەنگەدا دەڕۆن تاوەکو دەگەن بە مەیدانی مەحشەر يومئذ يتبعون الداعي لا عوج له وخشعت الأصوات للرحمن وخشعت الأصوات للرحمن وخشعت الأصوات للرحمن فلا تسمع إلا همسا لەو ڕۆژەدا خوای گەورە هێندە تووڕەیە بە شێوەیە کە پێشتر هەرگیز بەم شێوەیە تووڕە نەبوو لە دوای ئەوەش هەرگیز بەم شێوەیە تووڕە نابێتەوە وەستان لەو مەیدانەدا ئەوەندە درێژە دەخایەنێ کە ماوەکەی نزیکەی 50,000 ساڵە وەکو خوای گەورە دەفەرموێ في يوم كان مقداره 50,000 سنة ئەوەندە ناخۆشی و ماندووبوونی تێدایە کە تێیدا خۆر تەنها میلێک لێمانەوە دوورە خەڵکی بە گوێرەی تاوانەکانیان دەکەونە نێو ئارەقەی خۆیان هەندێکیان ئارەقەیان تا پاژنەی پێیان دێت و هەندێکیان تا چۆکیان دێت هەندێکیان تا گوێچکەیان دێت لەو ڕۆژەدا هەر کەسێک تەنها خەمی خۆیەتی هەمووی هەر دەڵێ نەفسی نەفسی مرۆڤ لەو ڕۆژەدا لە دایک و باوک و برا و خێزان و منداڵ و
هەموو کەسێکی خۆی ڕادەکا. يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه. لە ڕۆژی قیامەتدا کەس گوناهی کەس هەڵناگرێت، تەنانەت کەسە نزیکەکانیش. ولا تزر وازرة وزر أخرى وإن تدع مثقلة إلى حملها لا يحمل منه شيء ولو كان ذا قربى. وەکو دەزانین حەوت چین هەن کە لە ڕۆژی دواییدا لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەن، هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ حەوت کەس هەن کە لە ڕۆژی دوایی ئەڵڵا تەعالا سێبەریان لێ دەکات بە سێبەرێک کە لە ڕۆژی دوایی هیچ سێبەرێک نییە تەنها سێبەری ئەو نەبێت، پێشەوای دادپەروەر و گەنجێک لە ناو پەرستنی پەروەردگاری پەروەردەبوو بێت و پیاوێک دڵی پەیوەست بێت بە مزگەوتەکان و دوو پیاو لە پێناوی ئەڵڵا یەکتریان خۆشویستوە و لەسەر ئەوە کۆ دەبنەوە و لەسەر ئەوە لە یەکتر جیا دەبنەوە و پیاوێک ئافرەتێکی خاوەن پێگە و جوانی داوای لێ دەکات بۆ کاری ناڕەوا، دەڵێت من لە ئەڵڵا دەترسم و پیاوێک خێرێک دەکات دەیشارێتەوە تا وەکو دەستی چەپی نازانێ دەستی ڕاستی چی بەخشیوە و پیاوێک بە تەنها یادی ئەڵڵا دەکات فەرمێسک لە چاوەکانی دێت. جگە لەو حەوتچینە کە بەهۆی کردەوەکانیان لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەن، ئایا هیچ کردەوەیەکی دیکە هەیە کە لەو ڕۆژە فریاد بکەوێ؟ کردەوەیەک هەیە کە لەو ڕۆژە خاوەنەکەی لە ناخۆشی و تاریکی مەیدانی مەحشەر ڕزگار دەکات و فریای دەکەوێ، ئەویش خوێندنی قورئانی پیرۆز و لەبەرکردن و فێرکردن و کارپێکردنیەتی. لەو ڕۆژەدا لەو کاتەی کە خەڵکی لە دایک و باوکی خۆی ڕادەکا، قورئان لەبەر بەدوای دایک و باوکی خۆیدا دەگەڕێ تاوەکو دەیاندۆزێتەوە. اینجا تاجی ویقار لەسەر دایک و باوکی دەکرێ کە درەوشانەوە و ڕووناکیەکەی هێندەی ڕووناکی خۆر بەهێزە و جلێکیان لەبەر دەکرێ کە لە هەموو شتێکی دنیا بەنرخترە. هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ من قرأ القرآن وتعلمه وعمل به ألبس والداه يوم القيامة تاجا من نور ضوءه مثل ضوء الشمس ويكسى والداه حلتين لا تقوم بهما الدنيا فيقولان بم كسينا فيقال بأخذ ولدكما القرآن. پاشان بە قورئان لەبەر دەوترێ بخوێنە و بەرز بەوە، بخوێنە وەک ئەو خوێندنەوەی کە لە دنیادا دەتخوێندەوە، چونکە پێگەی تۆ لە کۆتا ئاەتە کە دەیخوێنی. ئامادەبوون لەو کورتە باسە و لەو فەرمودەیە ئەوەمان بڕۆن دەبێتەوە کە ئێمە هەموو هەوڵ و ماندووبوونمان بۆ منداڵەکانمان ئەوەیە کە لە دنیا باشترین بڕوانامە و پلەیان هەبێت و ئامادەین کە زۆرترین پارەیان بۆ سەرف بکەین و لە قوتابخانە و کۆلێژ و زانکۆی ئەهلی و خولی فێربوونی زمان و هەموو ئەو شتانە لە پێناوەوە دەکەین تا خۆشترین ژیانیان هەبێ. بەڵام بێ ئاگاین لەوەی کە ئەو شتانە هیچیان سوودیان پێ ناگەێنێ لە قیامەت، نەبۆ خۆیان و نەبۆ دایک و باوکان. ئەو شتەی کەوا سوودی بۆ خۆمان و منداڵەکانمان هەیە لە ژیانی قیامەت کە ژیانێکی نەبڕاوەیە بریتیە لە شارەزاکردنی منداڵەکانمان بە قورئانی پیرۆز و پەروەردەکردنیان لەسەر ئایینی پیرۆزی ئیسلام تا ببێتە توێشوویەکی زۆر باش بۆ خۆیان و دایک و باوکیان. بەڕێزان، دەزگای نووری حیکمە ساڵانە هەڵدەستێ بە پێدانی خەڵاتی کەسایەتی ساڵ. ئەم خەڵاتە تایبەتە بەو بەڕێزانەی کە ساڵانێکی زۆریان لە خزمەتکردنی قورئانی پیرۆز و ئەو پەیامە پڕنورە بەسەر بردووە. شەو و ڕۆژ بە لێبڕاوانە لە خزمەتی بوون و بەردەوامن لە خزمەتکردنی. بۆ ئەم ساڵیش کەسایەتیەکی دیار و قەڵەمێکی بەبڕشت و
خزمەتکارێکی ماندوو نەناسی پەیامی خوا دیاریکراوە بۆ پێدانی ئەم خەڵاتە. ئامادەبوانی خۆشەویست بەیەکەوە بینەری دیکۆمنتاریەک دەبین دەربارەی ژیانی مامۆستای بەڕێز و پاشان لەلایەن بەڕێز سەرۆکی دەستگاوە خەڵاتی ڕێزدێنانی کەسایەتی ساڵی پێشکەش دەکرێت. لە ساڵی 1970 لە هەولێر لەدایک بووە و خێزاندارە و سێ کچ و کوڕێکی هەیە. هەر لە قۆناغی منداڵی خولیای مزگەوت و قورئان خوێندن بووە. سەرەتا لە ساڵی 1970 لە مزگەوتی سولەیمان قەساب لە ئیسکان دەستی بە قورئان خوێندن کردووە. دواتر لە ماوەی 6 ساڵ تەواوی قورئانی پیرۆزی لەبەر کردووە. لە ساڵی 1993 دەستی پێ کردووە. لە 1999 لە شەوی هەفتەی ڕەمەزان تەواوی کردووە. لە ساڵی 2007 پەیوەندی بە دەستگای نووری حیکمەوە کردووە. لە ساڵی 2012 تا وەکو 2018 بەرپرسی قورئان لە بەران و مۆڵەت پێدان بووە. سەنەد و مۆڵەتەکانی مامۆستا تۆفیق. ڕیوایەتی حەفظ عن عاصم لەسەر مصحف لە بەڕێز مامۆستا حەمزە عەبدوڕەحمان سۆفی وەرگرتووە. سەنەدی عێراق. قیراءەتی پێشەوە عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە حەفظ لەسەر مصحف لەگەڵ قیراءەتی السەبعە لە ڕێگەی الشاطبی و والثلاثة المتممة لڕێگەی الدڕە لە بەڕێز مامۆستا سالم محەممەد علی ناسراو بە ئەبوو ئەیمەن وەرگرتووە. سەنەدی عێراق. سەنەدی مەتن الجەزەری والورقات والمنظومة البيقونية لا بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی وەرگرتووە. مۆڵەتی لەبەرکردنی قورئانی پیرۆز بە قیراءەتی پێشەوە عاصم بە هەردوو ڕیوایەت لە ڕێگەی الشاطبیە والطەیبە لەگەڵ مەتن الجەزەری والسەبیل الشافی لا بەڕێز دکتۆر ئەحمەد میران ناسراو بە ئەحمەد قانون وەرگرتووە. سەنەدی میسر. مۆڵەتی لەبەرکردنی قورئانی پیرۆز بە قیراءەتی پێشەوە عاصم بە هەردوو ڕیوایەتی لەگەڵ مەتن الجەزەری وتحفة الأطفال لە مامۆستا هاندەر عەبدولخالق محەممەد وەرگرتووە. سەنەدی میسر. قیراءەتی پێشەوە عاصم و قیراءەتی ئەبوو عەمرین البەسری لە ڕێگەی الشاطبی لەسەر الوەقف و الابتدائی شێخ عەبدولباسط هاشم رحیمه الله لە مامۆستا عەلی ئەحمەد محەممەد وەرگرتووە. سەنەدی میسر. ئەمە و چەندین مۆڵەتی تر لە حەدیث و فقه و زانستەکانی تر. هەروەها چەندین کەس لە برایان و خوشکان لە دەستگا و دەرەوەی دەستگا مۆڵەتی قیراءە و سەنەدی پەرتوچی کانیاوی ڕەوان بۆ فێربوونی جوان خوێندنەوەی قورئان لە بەڕێزیان وەرگرتووە. نووسین و چاپکراوەکانی مامۆستا تۆفیق. تەیسیر الرەحمان لە زانستی جوان خوێندنەوەی قورئان دووبەرەک کانیاوی ڕەوان بۆ فێربوونی جوان خوێندنەوەی قورئان هاوکات لەگەڵبوونی ئەپلیکیشنی تایبەت بەو کتێبە. ئارامی دڵان لە زانستی جوان خوێندنەوەی قورئان تایبەت بە ناوجەوانان هاوکات لەگەڵبوونی ئەپلیکیشنی تایبەت بەو کتێبە. لە ئێستادا بەڕێز مامۆستا تۆفیق سەرۆکی لێژنەی باڵای ڕاستاندنی قیراءەتە لە نووسینگەی دەستگا. کەسایەتی ساڵی 2023 بەڕێز مامۆستا تۆفیق سدیق حەمەد. ئازیزان بەڕێزان، سەرنجتان ڕادەکێشم بۆ موژدەیەکی خۆش بۆ قورئان لەبەران. سوپاس بۆ خوا بە هەوڵ و یارمەتی خێرخوازان توانیمان گەشتی عومرە بۆ ئەو 5 قورئان لەبەرەش دابین بکەین کە تا ئێستا گەشتەکەیان ئەنجام نەداوە. دەخوای گەورە داواکارین پاداشتی بە خێری ئەو خێرخوازانە بداتەوە و پیرۆزە لە قورئان لەبەرانیش ئەو گەشتە پیرۆز و پڕخێرە. سمت من يتلوك صار يكتسي تاج الوقار يحظى ذاك الشرف يرقى حين يقرأ عاليا يا كتاب الله حسبي. بەڕێزان، چەند بروسکەی پورەزباییمان دۆهاتووە. یەکێک لەوانە بروسکەی پیرۆزبایی کەناڵی ئاسمانی بانگەواز ئینستیتیوتی ژیار لقی هەولێر ڕێکخراوی مامۆستا جەمیل عەلی. بەڕێزان، بە ناوی لیژنەی ئامادەکاری ئاهەنگ دەستخۆشی گەرم لە یەکە بە یەکەی کەناڵە ڕاگەیاندەکان دەکەین کە ڕووماڵی تەواوی ئاهەنگەکەیان کرد بە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام کە ئەرکی گواستنەوەی ئاهەنگەکەی
گرتە ئەستۆ بە شێوەیە ڕاستەخۆ ئامادەبوانی خۆشەویست و زێدە ئازیز کۆتابڕگەمان لەو ئاهەنگە پڕشکۆیە بریتی دەبێت لە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن مامۆستای بەڕێز ئەحمەد مەنشاوی لەخوای گەورە داواکارین کە هەموو لایەکمان عاقبەت خێر بکات و کۆتاوشەی سەرزومانمان و پێش دەرچوون لەو دنیا شایەتمان و کەلامی پیرۆزی خۆی بێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون
وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله والله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون والله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم والله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له
يسبح له ما في السماوات